سڵاوتان لێبێت ئەمڕۆ زۆر خۆشحاڵین کە ئامادەین لە شاری زاخۆ هاوکات لەگەڵ ئامادەبوونی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی کە ئەمڕۆ بەڕێزیان ئامادە بوو لە کردنەوەی یەکێک لە پرۆژە گرنگەکان ئەویش پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەی منداڵانە لە زاخۆ و ئەم نەخۆشخانەی تەواو بۆ تەواو ئەساس و پێداویستەکانی بۆ دابین کراوە و لە ئێستادا نەخۆشخانەکە ئامادەیە بۆ کارکردن هەندێک دابینکردنی ستاف و کارمەند و پزیشکانی تێدا دابین دەکرێت. ئەم نەخۆشخانەیە بە قەبارەی 90 تا 100 بێت قەرەوێلە دەبێت، بەشی تەواڕی و بەشی نۆڕنگەی دەرەچی و بەشی قاوش و مختبەر و سەیدەڵیە و خودە زیان بڵێن ئەنێ ڕەکەزەی منداڵانی پریماچور ئەوەی کە پێدەن منداڵی ناکام و بەشەکانی دیکەش لە هەمان کاتژدا هۆڵەکانی نەشتەرگەریش لەگەڵ تەواوکەری یەکتر دەبن لەگەڵ نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوون لە شاری زاخۆ. بەڕاستی دەمەوێت سەرەتا سوپاسی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بۆ ئێمە شانازیێکی گەورە بوو بەڕێزیان ئەم پرۆژە گرنگەی کردەوە هاوکات لەگەڵ پرۆژە گرنگ و پرۆژەکانی دیکەی خزمەتگوزاری لە شاری زاخۆ و سوپاسی بەڕێز جەنابی پارێزگاری یان سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی زاخۆ کاک گۆدار بەڕاستی جهودێکی زۆر گەورەی کرد. جێگەی دەستخۆشی سوپاس بۆ بەڕێز بەڕێوەری گشتی تەندروستی زاخۆ کاکتۆر سیروان و هەموو تیمی یاوەری لە بەڕێوەتی گشت تەندروستی و پزیشکان و کارمەندانی دەستی نەخۆشخانەکان کە ئەمیش پێش ئێمە نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا هاتین هەیکەل بوو لە ماوەیەکی قیاسی زۆر بە خێرایی ئەم پرۆژەیە تەواو بوو و پرۆژەکانی دیکەشی تەندروستی هەم لە نۆژەنکردنەوە و کردنەوەی بنکەی تەندروستی نوێ و هەروە دابینکردن و فراوانکردنی خزمەتگوزاریەکان و ئامێر و پێداویستی پزیشکی و ئەمانە هەمووی پێشکەوتنێکی زۆر گەورە و بەرچاو لە ماوەیەکی خێرا لەلایەن بەڕێوەتی گشتی تەندروستی زاخۆ بەڕێوە چۆ لە زاخۆ. بەڕاستی زاخۆ ئێستا توان بڵێم پێشەنگە لە خزمەتگوزاریەکانی تەندروستی و ڕۆتینێکی یەکجار زۆر بە زۆری کەم بۆتەوە لەسەر هاوڵاتی کە ئەمەش ئامانجی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی نەخۆش پێویستی بە سەنتەری شارەکانی دیکە نەبێت بە تایبەتی ڕەوانەکردن بۆ ناو شاری دۆک زۆربەی خزمەتگوزاریەکان لێرە دەکرێت و نەخۆش ئاسوودەیە بە خزمەتگوزاریەکی باش بە پرۆژەی نوێژەکانی نوێ. دماهیک آخفتن یا واریا